نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. خۆشەویستەکان، لە زنجیرە باسەکانی قەدەغەکراوەکانە دوێنێ باسی قەدەغەیەکی تر لە قەدەغەکراوەکانمان کرد کە ئازاردانی ئینسانی مسلمان بوو. دیارە دوێنێ بابەتەکە تەواو نەبوو، دوو نمونەمان هێنایەوە لەسەر ئازاردانی ئینسانی مسلمان. نمونەیەکیان باسی ئەوەمان کرد گاڵتەکردن بە مسلمانان، خۆی بۆ خۆی ئازاردانی مسلمانانە. و نمونەی دووهەم ناو ناتۆرەنان لە برای دینیت، لە برای ئیماندارت ناو ناتۆرەنان خۆی بۆ خۆی یەکێکە لە جۆرەکانی ئازاردان. ئەمڕۆ باسی چەند جۆرێکی تر لە جۆرەکانی ئازاردانەکەین. ئەفەرمێ یەکێکی تر لە جۆرەکانی ئازاردان، طبعاً جۆری زۆرە، بەس ئێمە چەند جۆرێک ئەخەینە بەرچاوی بەڕێستان تاوەکو ئێمە بتوانین بەقەدەری توانە خۆمان شتی تریش بێتە خەیاڵمانە. جۆرێکی تر لە جۆرەکانی ئازاردان، خۆشەویستەکانم، بردننی خراپ بە ئینسانی ئیماندار. جۆرێکی تر لە جۆرەکانی ئازاردانی برای مسلمانت ئەوەیە گومانی خراپی پێ ببەی، گومانی خراپی پێ ببەی. نابێ ئینسانی مسلمان بەڵگەی نەبێت گومانی خراپ بە برای مسلمانی ببە، حتا بۆت ئەکرێت دائیمەن گومانی باش ببە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەمر بە ئێمەکە، داوامان لێەکە کە یا ئەیها الذین ئامنوا اجتنبوا كثيرا من الظن، ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هەیە، طبعا خیتابەکە بۆ ئەهلی ئیمان و ئەهلی باوەڕە، ئەو کەسانی کە باوەڕتان هەیە زۆرێک لەو گومانانەی کە ئەیبەن وازی لێ بێنن، دووری لێ بگرن. گومانێک ئەگەر بەڵگەت لەسەری نەبێ حرامە، ئەگەر بەڵگەت لەسەری نەبێ حرامە. ئینسانی مسلمان ئەبێ حتا بۆی ئەکرێ خۆی لە گومان بە دوور بگرێ. بەس شتێک کە گومان کە بەڵگەت لەسەری هەبوو بۆ خۆپاراستن ئەو جۆرە گومانانە بۆ حاڵات زەرور. بۆ نمونە زەرانێکت بینی شکل و شێوەی گوماناوی بوو، بەوەی ئەهاتە ناو مزگەوتەکە و دیقەتی خەڵکێدا و هەستە کرد شتێکی پێ و کابرا بە شوێنێکە ئەگەڕێ لە شوێنێکە داینا و کابرایەکی نەناسراوە و شکلیشی گوماناویە و یعنی هەستەکەی بە تەمای چ شتێکە، یا و کاتەگەر تۆ گومانی پێ ببەی زەرورە، یعنی ئەگەر گومانی پێ نەبەی خراپە. بەس تۆ لە خۆڕایی هەر لە خۆڕایی گومان بە مسلمانێ ببەی لە هەر بوارێک لە بوارەکانی ژیانە، بەڕاستی تاوانە. تاوانە ئەگەر هیچ بەڵگەیەکت لەسەری نەبێت، تاوانە. ئێمە بەعام زۆر بمان گومانی خراپ زۆر ئەبین بە خەڵک بەبێ هیچ بەڵگەیە. بۆ نمونە یعنی قسەیەکمان کردووە بڵاوە بۆ تۆ، نهێنەیەکی ژیانمان هەیە بڵاوە بۆ تۆ لە خۆمانەوە، هەر وەبێ هیچ یەکسەر ئەڵێن بەخوا ئەمە فڵان کەس بڵاوی کردوت، فڵانە کەس قینی لێمە، فڵانە کەس یعنی من بۆ شتێک ڕوئەدا، حاڵەتێک ڕوئەدا، یەکسەر گومان ئەبین بۆ ماڵی فڵانە کەس، بۆ مناڵەکانی فڵانە کەس. لەوە داش دوای ماوەیە دەرەکەوێت کە نە ئەوان بوونە نە مناڵەکانی ئەوانیش بووە. ئەمە لە ڕاستیە شتێکی زۆر نابەجێ، شتێکی زۆر ناڕێکە. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ ئیاکم والظن، ئەفەرمێ ئامان وریای گومان بن، فإن الظن أكذب الحديث. ئەفەرمێ گومان درۆترین قسەیە، یعنی درۆترین درۆ گومانە کە هیچ بنەمایەکی نییە لە خۆتۆ بردتە. ولا تحسسوا، ئەفەرمێ هەر لە خۆتانەوە هەستێکی نابەجێ دروست مەکەن بەرامبەر بە خەڵکی. ولا تجسسوا،
جاسوسی بەسەر خەڵکۆ مەکەن لە خۆڕایی، جاسوسی بەسەر خەڵکۆ مەکەن. الحەمدولله لە سەتان نەوەتی جاسوسی لە ناو ملەتی ئێمە نەماوە، بەس هەر هەیە کە خەڵکانێکن تا ئێسەی جاسوسی ئەکەن بەسەر برای بسڵمانیەوە، بەسەر طبعا جاسوسی لە چی کاتێکا ڕۆدا؟ لە زەمان فیتنەیە خۆشەویستەکانم، لە زەمان براکوژیە، لە زەمانی فیتنەی نێوان حزبەکانە، وای کردبوو کە ئەم جاسوسی بۆ بە ئەو بکە، ئەم جاسوسی بۆ ئەو بکە. یعنی لە زەمانێکە کە حکومەتی ناوەندە و کاتە کە بەعز بوو، خۆی بۆ خۆی خەڵکی وا پێ کردبوو ئەم عالەمە برا بەسەر براوە جاسوسیە کرد، برا بەسەر براوە جاسوسیە کرد. دائما حاکمی ظالم، کاربەدەستی ستەمکار وا بە خەڵکەکە با جاسوس بەسەر یەکتریەوە. و جۆرێک لە جۆرەکانی تەحەسوس و جاسوسێتیش ئەوەیە کە من مراقبەی دراوسەکەم کەم بزانم چی ئەباتەوە بۆ ماڵ، چی ئەکا، خۆی و ماڵ و مناڵی چی ئەخۆن، چی ئەکەن، چی ڕوئەدا لە ناو ماڵیانە. بەڕاستی ئەمەش صفاتێکی زۆر ناشرینە، چونکە براینە ئێستا زۆرینەی خاڵ بەهۆی ئەم حاڵەتە مەدەنیەوە کە لە شارەکانە هەیە، زۆرینەی خەڵ لەبان خانووەوە یان لە قاتی دووقاتەوە ناو حەوشی ماری بەرامبەر دیارە. بەڕاستی تەماشاکردنی ناو حەوشی بەرامبەر و مراقبەکردنی لە پەنجەرەوە و لە ئەو شوێنانەوە ئەمە صفاتێکی زۆر زۆر ناشرینە. لە هەر بسڵمانێکە هەبێ زوو تۆبەی لێ بکە، نابێت تۆ بە هیچ شێوازێ من لە ماڵەکەی خۆمان لە سنووری دیواری خۆمان حڕم، ئازادم، تۆ بۆت نییە مراقبەی ماڵی من بکەی، تۆ لە ناو ماڵەکەتە حڕی و ئازادی، من بۆم نییە مراقبەی ناو ماڵەکەی تۆ بکەم. حتا ئەگەر هەر یەشتیش هەبێ هەر نابێت یعنی بۆ خەڵک باسیکەی. طبعا خۆشەویستەکانم، زیناکردن و خراپەکردن بەرامبەر بە خەڵکی تر تاوانێکە، بەڵام بەرامبەر بە دراوسێکە تاوانەکە چەند قات ئەبێتەوە. چونکە دراوسێ سقەی بە دراوسێکەی هەیە، ماڵی خۆی جێ ئەتێڵێ، دیوارەکەی خۆی نەکردەتە قەڵایە بانی بیباتە ئاسمانە، لەبەرەوەی سقەی بە تۆ هەیە، متمانەی بە تۆ هەیە. جا تۆش هەتکی متمانەکە بکەی، بەڕاستی ئەمە عیب و عارێکی زۆر زۆر گەورەیە، جا ئەبێ ئاگامان لێی بێ. ولا تەنافەسوا، بربەرەکانی و منافەسەی ناشەریفانەی یەکتریش مەکەن. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئینسان منافەسە لەسەر خێرکە، کاکە منافەسە لەسەر قورئان لەبەرکردن بکە، منافەسە لەسەر هاتن بۆ مزگەوت و نوێژی جەماعەت بکە، منافەسە لەسەر ئەوە بکە کە کێ زیاتر یارمەتی دراوسەیەکی فەقیرتەدا یان یەتیمێکە لە کۆڵانەکەتانە کێ زیاتر یارمەتیەدا، منافەسەی ئەوە بکە، منافەسەی ئەوە بکە کە ڕۆژووی سنەت زۆرتر بگری، منافەسەی ئەوە بکە کە زۆرتر هەڵسی شەو نوێژی بکەی، بەس منافەسەی شەڕ مەکە، منافەسەی ئەوە مەکە کە سیارەکەی تۆ لە سیارەی براکەت یا سیارەی ئامۆزاکەت یا لە سیارەی دراوسێکەت جوانتر بێ، ئەوە ئەمە هیچی ناگەرەکە. عیبە ئینسان لەو شتانە منافەسە بکە، عیبە ئینسان لەوە منافەسەکە بێژێ وەڵا ماڵ دراوسێکەم خانەکەیان جوان ئەبێ من جوانتری کەم و پارەیە زۆر زۆر سەرفەکەی لەبەرەوەی خانەکەت دەین دراوسێکەت جوانتر بێ، یان لەهی براکەت جوانتر بێت. تەسەورەکەن خەڵکی منافەسەی برای خۆیەکە، تەسەورەکە یعنی برای دایک و باوکی منافەسەیەکە، ئەو بۆ هەیەتی من بۆ نەمبێ، مناڵەکانی ئەو بۆ هەیانە مناڵەکانی من بۆ دەبێ، یعنی ئەمە شتێکی عیبە. یعنی ئینسانی ئیماندار ئەم شتانە نابێ ئەسڵەن بیر لەو شتانە بکاتەوە. منافەسە لەسەر دنیا بەڕاستی شتێکی ناشرینە. ولا تحاسدوا، حەسوودی و ئێرەیی بە یەکتری مەبەن. ئینسانی مسلمان حەسوود نییە، پیسکە نییە، ناگەڕێ بە دوای ئەوەیە بزان خەڵک بۆ هەیەتی ئەمەی کوێ بوو چۆن پەیایی کرد، کەمە خوایدا ئیتر خوا دایەتی ئەگەر ئەو بە حەڵال پەیایی کرد بێ مبارەکی بێ و پێوەست بێ و خوای گەورە بی کاتە مای خێر، بە حرامیش پەیایی کرد بێ خۆی تاوانەکەی لەگەڵ دووەقت. یعنی ئەگەر کابرا بە حرامیش پەیایی کرد بێ هیچ پەیوەندێکی بە تۆ نییە، تۆ دوعای خێری بۆ بکە خوا هیدایەتی بدا و بڕاتۆ سەر حەق، بڕاتە سەر پاکی و ڕێک و پێکی. بۆیە حەسوودی بە یەکتری مەبن برا بەڕێزەکانم، چاوتان لەسەر ماڵ و لەسەر مناڵ و لەسەر سامان و لەسەر مڵکی یەکتری نەبێ. ولا تباغضوا، کین لە یەک هەڵمەگرن لەبەر خاتر شتی دنیایی،
من ئێستا لە تۆ بێ لەبەر خاترەوەی کە وەسان تۆ پلەپایەت لە من بەرزترە، یا تۆ ماڵت لە من زۆرترە، یا تۆ مەسەلەن مناڵت لە من زۆرترە. بۆ ئاخر تاوانی تۆ چییە؟ تۆ ئەگەر خوا بیدا پێت و بە یەکێکی تر نەیدا پێ، ئەمە ئیمتیحانە. طبعا با بزانن زۆری پێدانیش تاقیکردنەوەیە، ئەمە مەرج نییە خوا خۆشتی گەرەک بێ. یعنی مەرج نییە من کە خوا ئەگەر شتێکی پێم دابێ یعنی معنای وایە خوا منی لە تۆ خۆشترەوێ، یان بە تۆ دایەتی بە من نەیدا معنایە خوا تۆی لە من خۆشترەوێ. وا نییە، ئەمە ئیمتیحانە. خوا تۆ بە دەوڵەمەندی تاقیەکاتەوە، من بە فەقیری، تۆ بە جوانی من بە ناشرینی، تۆ بە مناڵ زۆری من بە مناڵ کەمی، تۆ بە لەش ساغی من بە نەخۆشی. ئەمە ئیمتیحانە، ئەمە بغزوقینی ناگەرەکە. ولا تدابروا پشت لە یەکتری هەڵمەکەن وەکونوا عیباد الله ئیخوانا، ببنە برایەکی ڕاستەقینەی یەکتری، بەندەیەکی ڕاستەقینەی خوا. مەوزوعەکە لێرە باسی کەلیمەی یەکەمە کە گومانبردنەکەیە. گومانبردن شتێکی زۆر خراپە. هەندێ لە پێشینان فەرموویانە الظن هو أن تظن بأهل الخير من المؤمنين شرا. گومان چییە؟ فەرموویانە پێشینان، فەرموویانە گومان ئەوەیە کە تۆ کەسێک خێرە، ظاهیر ئەهلی خێرە، تۆ گومانی خراپی پێبەی. عمەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی ئەمەویەکان و ئەو پیاوە عادلەکەم ناوی دەرکرد بوو لە ڕێک و پێکیە، ئەفەرمێ ئەحسن بصاحبك الظن ما لم يغلبك. ئەفەرمێ حتا ئەتوانی زەنی باشەوە بەرامبەر بووە، مەگەر ئیتر خراپەی زاڵ بێ بەسەر چاکەیە، ئیتر بە ئاشکرا مەجالی نەمێنێ. برای نەجاری وایە ئێمە گومان لە شتی زۆر خراپ، یعنی لە شتی نازانم، لە شتی زۆر بچووکە ئەبین بە یەکتری. بۆ نمونە برادەرێک مەوعیدێکی بە من داوە، بە تۆ داوە، دواکەوێت لە مەوعیدەکەی، مثلا چارەکێ دواکەوێت نیم ساعت، هەتا ئەو نیم ساعتە من و تۆ غەیبەتێکەی، ئەخر نابێ. ئینسان هەتا بۆی ئەکرێ پێشینان و تویانە هەفتا عوزر بۆ براکەت بێرۆ، ئەگەر شتێکت لێ بینی نابەجێ بێ، هەفتا عوزری بۆ بێنەوە، بڵێ لەوانەیە لە ڕێگا تایی سیارەکەی پەنچەر بوو بێ، بڵێ لەوانەیە لە ڕێگا لە ترافیک لایت دواکەوتوێ، لەوانەیە مرور بردوێتی، لەوانەیە تەلەفۆنێکی بۆ هاتوێ لە حاڵەتێکی نەلەوە، ئیتر ئەنواع و ئەشکال یعنی عوزری بۆ بێنەوە. ئێستا ئەم زروفەی خۆمان وای کردووە وەسائلی تازە لە خۆیەوە وای کردووە گومانی زۆر بە خراپ بە یەکتری ببین. بۆ نمونە من تەلەفۆن بۆ تۆکەم، لە کوتوپڕێکا تەلەفۆنەکەی تۆ داخرێ، لە کوتوپڕێکا تەلەفۆنەکەی تۆ داخرێ، یەکسەر من گومانی خراپە، بزانم چۆن حەزینەکە من تەلەفۆنی بۆ بکەم، بزانم ئاوە، بەس مع العلم لەوانێت مۆبایلەکەی شەحنیتیانە مال، ئیتر مۆبایل شەحنیتیانە مێنێ ئەکوژێتەوە، ئیتر چی بکات؟ یانی شاحینەیشی پێ نییە و لە شوێنێکا بێ. ئەمە حاڵەتێکە ڕۆدا. زروفی ئێسەی تازە ئێسا یعنی زۆر شت یعنی زۆر شتی وا کردووە کە خەڵک تووشی گومانی خراپ، تووشی شتی خراپ بێن، ئەبێ ئاگامان لێ بێ، زۆر ئاگامان لێ بێ. یەکێکی تر لە پێشینان فەرموویەتی برا بەڕێزەکەم، ئەگەر قسەیەکی خراپت لە یەکێ بیست یان چ شتێکی خراپت لە یەکێ بینی، ئەفەرمێ حتا ئەکرێ گومانی باشی بۆ بێنەوە، بڵێ لەوانەیە مەسەلەن بۆ نمونە کەسێک ئەبینی لەگەڵ ئافرەتێکە، زەلامێک ئەبینی لەگەڵ ئافرەتێکە، ئافرەتەکە تۆ نایناسی، کابراش ئەناسی، یەکسەر تۆ گومانمەوە بێژە وەڵا بزانم بەخوا بینیم بزانم، یەکی ئەڵێ ئەوە خزمی نییە، یەکسەر بێن ئەوە بێنەوە بڵێ کێ ئەڵێ ئەمە خوشکی نییە، لەوانەیە ئەم خوشکەی تۆ نەتبینی بێ، کێ ئەڵێ ئەمە یعنی کەسێکی زۆر نزیکی نییە، یعنی حتا ئەتوانی عوزر بێنەوە، لەوانەیە ئەو عوزرە بۆ خۆتیش باشە، بۆ بەرامبەریش باشە. کابرا قسەیەکی خراپت لێ بیست، یعنی یەکسەر مەڵێ بەخوا بزانم ئەمە کابرا عەلەخۆ ئەهل ئیمانە، ئادیتان نەبزان چی قسە، لەوانەیە لە دەمی دەرچوێ کاک، لەوانەیە لە دەمی دەرچوێ، جا خۆ بەشەر قسە لە دەمی دەرەچێت، جار وایە تۆ ئاگات لە خۆت نییە قسەی خراپ لە دەمت دەرەچێت، مەرج نییە تۆ پیاوێکی خراپ بی، بەس قسەی خراپ لە دەمت دەرچوو، کاکە دەرچوو چی بکەم؟ یعنی ئەمە مەسئلەیە کە ئەبێ ئەمە ئاگامان لێ بێ زۆر.
یەکێکی تر لە شێوازەکانی ئازاردان یا لە نمونەی ئازاردانی برای موسڵمانت غەیبەتکردنی. غەیبەت تاوانێکی زۆر زۆر گەورەیە برا بە ڕێزەکانم. یعنی بیری لێ بکەرەوە چی تاوانێکەیە ئەوەنی ئەمە کە خوای گەورە لە قورئانە بفەرمێ ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه ولا يغتب بعضكم بعضا. هیچ کەسێک لە ئێوە غەیبەتی هیچ کەسێکی تر نەکا لە خۆتان. حتى خوای تعالی فەرمێ بعضكم بعضا، يعني هەر خۆتانە. آخر من ئێستا تۆیش خۆمی کە غەیبەتم کرد غەیبەت خۆمم کرد. يعني من نابێ وا بزانین ئێمە غەیبەت کەسێکی تر ئەکەین. مسلمانان هەمویان یەک جەستن برا بە ڕێزەکانم، مسلمانان هەمویان یەک جەستن. آخر معقولە من زمانم غەیبەتی دەسم بکە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێن مثل المؤمنین في توادهم وتراحمهم كمثل الجسد الواحد. ئێمە گشتمان یەک دەسین، یەک لاشەین، یەک ڕۆحین. ئێمە گشت گیانمان وەکو گیان یەکتری واینە. ئێمە نابێ غەیبەتی یەک بکەین. غەیبەتکردنی یەکتری برا بە ڕێزەکانم سیفەتێکی زۆر پیس و ناشرینە. چی زەرورە من غەیبەتت بکەم؟ چی زەرورە ئێستا مشتێ لە تۆ ببینم لە پشت هەملە باسی کەم؟ ئەی بۆ یەکسەر نێژم پێت. عاجزی شەبی برا لەوە باشترە من غەیبەتم کردی و گوناحێکم کردی. ئەمجا مەسەلەی عاجز بوونەکەش کە من بەڕاستەوە خۆ پێتێژم عاجزە بی، مەسەلەکە ئوسلوبم نییە. ئەنا ئەتوانم هەوڵ بدەم عاجزیشت نەکەم، ئەتوانم هەوڵ بدەم عاجزیشت نەکەم. مەسەلەن تۆ ئەگەر عەیبێکت تیا بێ، من ئەتوانم لە جاتی ئەوەی بڵێم فلان عەیبت تایە، هەر ئاوا بەڕەقی و بەوشی ئەتوانم وا بیڵێم لەوانەیە تو دڵت ناسک بە یەکسەر عاجز ببی. بەس ئەتوانم وا نەیڵێم، ئەتوانم یعنی پەردەپۆشی کەم. هەها برایان جاری وایە شت ئەگەر پەردەپۆشی کەی جوانتر ئەبێ، ئێستا تۆ هەدیەیەک بۆ من ئەسێنی یا من هەدیەیەک بۆ تۆ ئەسێنم. ئەگەر ئەو هەدیە و دیارە بەڕووتی بیدەم پێت لە فەرقی هەیە لەگەڵ ئەوەیان من خستوێتمە ناو زەرف و جوان و زەرفێکی جوان و پێچاو بێت و بە شێوازێ جوان و بێم بیرەمە دەستەوە. هەلەخواوە ئەو هەدیەیە وا پێچراوەتەوە بە جوانی تامێکی تری هەیە و لەزەتێکی تری هەیە. بەس ئەو هەدیە وا ڕووتی بیدەمە دەستەوە وەک ئەوە نییە. نەسیحەتیش وایە. نەسیحەت دیاریە. ئیمامی عومەر ئەفەرمێ ڕەحمەتی خوا لەو کەسەی کەوا عەیبەکانم بە دیاری پێمەداتەوە. رحم الله امرئا أهدى إلينا عيوبنا. آخر بويا إمام عمر سركوتو بو چونك رحمتي أنا دو هر كسي أقر عيبكاني بكا بدياري بلا بي بيني تانا خوش يسكانم. يعني أقر إساد من عيبكم هبه تو بيم بلي بلان بيك بدياري بلا بيم نواك يكسر بديتنا وچاوما بيك بدياري بلا بيم والله من منتشبم زورشم بي خوشه. بس کە یەکسەر لەولاوە غەیبەتێک متکرد و غەیبەت گەیشتۆ پێم زۆر ناخۆشە. ئوسلوبیش زۆر مهمە لە گەیاندنی شتەکانە. بیستوتانە ئەڵێت پاشایەک هەبوو خەوی بینی بوو، لە خەویا دڵانەکانی کەوتووە. کابرا لە خەویا دڵانەکانی کەوتووە. طبعا دڵان کەوتن لە خەوە یەکێک لە معناکانی معنای زۆرە. آخر یەکسەر گشتان دوای هەر کەسێ خەوێکی نەبینی بە دیانیەوە و یەکسەر بیواتە مەل ئەمەیە. تەفسیری خەو فەرقەکە لە کەسێک و بۆ کەسێکی تر. کابرا لە خەویا دڵانەکانی کەوتووە کە ئەم خەوە ئەبینێ ئەنێرێ بە دوای بڕێ کەسام لە مفەسرین کابرایەک کە تەفسیری بۆ ئەکا ئەڵێ قوربان هەرچی خزم تێ ئەمرێ. يعني قاتو قڕێکێتە ناو خزمەکانت برا و ئامۆزا و کەسەکان زۆر پێوێت تاقەتە بێت زۆر دەریشێکات و بە ئوسلوبێ زۆر ناشرین. دوای ئەوە ئەگەڕێن بە دوای کابرایەکی ترە هەر مفەسری خەوە ئەیهێنن خەوەکەی بۆ تەفسیرکە
بۆی ئەگەڕێتەوە ئەڵێ خەوەکەم لە خەوما دوانەکانم گشتی کەوتووەڵێ قوربان ئەمە خەوێکی زۆر باشە، خوای گەورە ئینشاء الله تەمەنت درێژ ئەکا، عمرت درێژ ئەوێ، ئینشاء الله کەوتە دوای هەرچی خزمت هەیە لە دوای ئەوان ئەمری. جا ئەمیش پێ ئەکەنێ و ئەڵێ تۆ خۆ قسەکەت بۆ لە قسەکەی ئەوە هیچ فەرقێکی نەبوو، معنای وایە قسەکەی ئەو خاوچی خزمت هەیە ئەمرێ، یعنی بەر لە تۆ ئەمرێ، قسەکەی تۆش ئەڵێ تۆ کەوتە دوای هەرچی خزمەکان، یعنی هەر خزمەکانم ئەمرن، یعنی هەر نەفس تەفسیرە، بەس تۆ ئەسلوبت جوانە، هەدیەی پێ ئەدا و بە هەدیە و بە ڕێزێکی جوانەوە ئەینێرێتەوە، بەس ئەوی تریان ئەسلوبەکەی ناشرین بوو. جا ڕاستە قسەی ڕق و وش ئەگەر حەقیش بێ هەر ناخۆشە، هەر ناخۆشە. جا تۆ کاتێک کەسی عیبێک لە کەسێکە ئەبینی پێویست ناکات یعنی غیبەتی بکەی، غیبەتی بۆ بکەی، غیبەت مەکە. ئەی چی بکەم؟ بیکە بە هەدیەیەک و وەکو نەسیحەتێک و ئامۆژگاریەک و بیدە پێی، وەکو نەسیحەت و ئامۆژگاریەک بیدە پێی، ئەویش پێی خۆشە. ئەگەر عاقڵ بێ، ئەگەر عاقڵیش نەبوو پێی ناخۆش و بە عاجزش بێ، مشکلە نییە، مهمەوە تۆ بە ئوسلوبێ جوان گەیاندتە. جا غیبەت صفەتێکی زۆر ناشرینە، ئەوە تا لەم ئایەتە خوای تەعالی ئەفەرمێ وەک ئەوە وایە ئەیحب ئەحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه، وەک ئەوە وایە کەسێک گۆشتی براکەی بخوا، یعنی غیبەت گۆشتی خواردنی گۆشتە بەڕاستی. طبعا ئەمە کەس حەزی لێ ناکە، یعنی ئەمە خواسی ئەم نمونەکە، یعنی گۆشتی بەشەر بخۆی، یعنی زۆر پیسە و قێزەونە. خوای تەعالی ئابە و شێوە باسی غیبەتەکە، ئابە و شێوە باسی غیبەتەکە، یعنی غیبەت ئەوەنە پیسە و ناشرینە. تەسویرەکە زین چۆن تێرێتە بەرچاوت، وا دێنێتە بەرچاوت، تۆ سەرت کردێتە گۆشتی فڵانە کەس و خوێن بەملاو بەولای دەم تەعاتەتە خوارۆ خەریکە گۆشتەکەی خۆی. تەسویرێکی زۆر يعني وات فيها تجارة الغيبات نكي. هروها طبعا لغيبات خراوتر بختيانة، غيبات برسالة لبيغمر كر صلى الله عليه وسلم، يعني أي بيغمر إخوة أجر كعبرة أو تشتي تيابه من بعثم كد، يعني من غيبتهم كد فرمي أجر تيابي غيبته، بس أجر تياي نبي بهتانة لا بعربية لا بهتان، يعني بختيانة جا بختيان نار راح ترى ئازاری دڵ زیاتر ئەدا. زەلام هەیە لە پشت و قسەیەک ئەوە شوێنێ خۆی ئاوا ئەچپێنتە بن گوێ چکێکێکا برادێکە، طبعا ئەو برادەرەش جار وایە دەمی ناوێسێ، یان یەکێکی تر لەو لاوە گوێی لێیەتی بۆ خۆی ڕێک ئەویش دێنێ بۆ من باسیەکە. ئەوانەی ترە کە ئەمانە تەئسیر لەسەر دڵەکە، ئازاردان زۆر ناخۆشە. دوو زمانی یەکێکی تر لە ئازاردان ئەوەیە دوو زمانی، یعنی مەسەلەن ئێستا من بکەومە بەینی دوو کەس لە جیاتی ئەوەی بینیان چاکەم بینیان خراوکەم، لە جیاتی ئەوەی بینیان چاکەم بینیان خراوکەم. طبعا دوو کەس کە بینیان تێک چیان مشکلەیە لە بینیانە بێ، مەرج نییە هەموو قسەکانیان هە خراپ بێت، جاری وایە قسەی چاکی شەکەن، بەس تو بکەویتە بینیان قسە خراوەکان بگەیەنی. طبعا ئەوە عەکسی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەسڵ وایە کە کەوتیتە بین خەڵک بەس قسەی باش بگەیەنی، حتا قسەی خراپیش بگۆڕی بە قسەی باشیش و درۆ حەساو ناکرێ بۆت. یەکێ لەو سێشتەی یەک لەو سێ شوێنەی کە درۆتیایە حەڵاڵە ئەوەیە من بکەومە بین دوو کەس بۆ سڵح، بکەومە بینیان قسەی خراپیشیان بگۆڕم بە چاک، ناوێتە درۆ. ئەوە زۆر مهمە بیزانین. جا بەڵام ئەگەر تو عەکسەکەی بکەی ئەوە هەر زۆر شتێکی ناشرینە و زۆر شتێکی خراپە. یەکێکی تر لە شێوازی ئازاردانی برای مسلمان ئەوەیە تەلەفۆنێ بۆ یەکێکەکەی کە هەڵێبری دایەخەی، یا ئازارێ دەی چەند جارێ لەسەر یەکتری ئازارێ دەی، یا خۆتی لێ ئەگۆڕی بە کچ، هەنێ مۆبایلێ دەن ئەگۆڕێ. ئیتر ئەمەش ئازاردانە بەڕاستی. بەشەر زەعیفە، خۆ بەشەر چییە؟ یعنی ئەم بەشەرە لەوانەیە کچێ دوو قسەی خۆشی بۆ بکە، لەوانەیە بەشەر بگۆڕێ، و هەموو خەڵک لە 100% نییە ئیمانەکەی. یەکێکی تر لە ئازاردانی برای مسلمان ئەوەیە لەسەر جەعدەکان دانشید لە کۆڵانەکانە، بۆ نمونە لەسەر ئەو جەعدە دانشید کچی من تێ ئەڕوا و کچی تۆ تێ ئەڕوا و کچی دراوسەکان تێ ئەڕوا و ئەو خەڵکە دێن و ئەڕۆن، تۆش سەیری کچی خەڵک بکەی، سەیری ژنی خەڵک بکەی ناو کۆڵانە، یا لەسەر جەعدە یا لەسەر ڕێگای مەدرسە بە سیارەیەک و ئەوەسەیان بە پاسکیلێک یان بە ماتۆڕێک و سەیری کچ و ناموسی خەڵکەکە. طبعا ئەمە بیر لەوە ناکات خۆشی ناموسی هەیە. تەسەوور کە زەلامێ ڕۆژێکیان
هەنێ کچی لەخوا بەزیاو بێ هەنێ کچ پیابوون نیقابەکەن یعنی پۆشتە خۆیانەندا پۆشتیە بە کاملی ئەمیش ڕۆژێک کەوتووە دوای کچێک تو مەزەنەی زانێمە خوشکەی خۆیەتی یعنی تەسەوڕەکەن زەلامی ڕۆژێک کەوتووە شوێنی خوشکی خۆی نەیناسی بووە جا ئینسان ئەوەنە نفسی نزم بێ ئازاری خەڵک بەو شێوازە بدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکان بڕێ گەنجی بینی لەسەر کۆڵانە دانیشت بوون فەرمی کوڕەکانم ئەمە شوێنی دانیشتن نییە ئیاکم والجلوس في الطرقات فەرمووی کوڕەکانم ئێرە شوێنی دانیشتن نییە لەسەر جادەی خەڵک مەوەسن مەجلیس لێرەت گەرم ناکرێ وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە پارکێک هەیە و طبعا ئەو کاتە پارک نەبووە بەس بە لەفزی ئێسە ئێوێ شوێنێکمان نییە بۆ دانیشتن ئیسا گەنج وا هەیە ئەڵێ مامۆستا وەڵا هیچ شوێنی نییە با لەکوێ دانیشین ئێمە مەجبور ئەلێرە تازە فێر بووین لێرە دانیشین وتیان ئەی پێغەمبەری خوا ئەمە مەجلیسمانە ئێمە شوێنێک نییە دانیشین تایە ئیلا ئەم شوێنە نەبێ فەرمووی ئەگەر هەر فرە مصڕن حەدانشن لەو شوێنە دەی حەقی ڕێگا بدەن وتیان ئەی پێغەمبەری خوا حەقی ڕێگا چییە فەرمووی چاوتان داخەن یعنی ئەگەر ئافرەتێک یان کچێ یان کەسێدا ئەوێ تەماشای مەکەن نەقد دە خەڵک مەگرن وەکەف الئەذا ئازاری خەڵک مەدەن بە قسە بە غەیبەت بە تانەدان بە حەرەکاتێک بە لچ خەڵقورتان بە ئەمانە عەزیەتی خەڵک مەدەن سێ سەلامیان کرد سەلامەکە وەڵام دەنەوە ئیسا تو سەلام لە جەماعەتێکی سێرەکەی سەلامەکە ناگەڕێنەوە ئەدەی بەلای کۆمەڵی خەڵکە دانیشتن لە سەلام عەلەیکوم کەس جوابت داناتەوە فەرمووی سەلام بدەنەوە ئەمر بە چاکە بکەن نەهی لە خراپە بکەن یعنی چی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ئەگەر غەڵەتێکت بینی لە یەکێک پێی بێژە ئەگەریش چاکەیەکتیش کەسێکت بینی مەسەلەن بۆ نمونە زەلامێ پرسیار ماڵێکی کرد ڕێبوار بوو پرسیار دوکانێکی کرد پرسیار دائیرەیەکی کرد بە جوانی ڕێگای پێ پیشاندە هیدایەتی بدە ئامۆژگاری بکە مناڵێک هەڵەیەکەکە بیهێنە سەر ڕێگای چاک گەنجی هەڵەیەکەکە بیهێنە سەر ڕێگای چاک ئەمانە لەو پێویستە یەکێتر لە ئازارەکان خۆشەویستەکانم ئەوەیە لە ڕۆژی جمعانە بەبان ملی خەڵکا باز بدەیت لە ڕۆژی جمعە درەنگ دێی بۆ مزگەوت گشت ڕیزەکان پڕ بۆ بان مل خەڵکا دێی بۆ ڕیزی بەردەم ئەمیش ئازاردانی خەڵکە یەکێکی تر لە ئازارەکان دێی بۆ نوێژی جمعە و جەماعەت پیازە خۆی سیرە خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیار کەسێ پیاز و سیری خوارد با نزیکمان نەبێتەوە ئەفەرمێت تەنانەت مەلائیکەکان ئازارە کێژن ئازار ئەکێشن بەهۆی ئەو شتانەوە کە ئازاری مرۆڤەکان ئەدا یعنی تو تێی بۆ نوێژی جەماعەت ئازاری مەلائیکەش ئەدەی نەک ئازاری ئینسانەکان بەتەنیا ئەگەر پیاز و سیر بخۆی ئیسە جگەرەش طبعا ڕاتە پاڵی طبعا جگەرە و نەرگیلە ڕێک ئەڕاتە پاڵی ئەوانە ئەمە هەر لەلایەک کۆچێتە پاڵەوانە ولا جگە لە لاکانی تریشەوە داواکارم لە خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە وامان پێ بکە ئازاری هیچ برایەکی بسڵمانمان نەدەین هیچ خوشکێکی بسڵمانمان نەدەین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت دامەزراومان کە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە ئێمە تاوانبارین گوناحکارین خۆمان فەرز ناکەین بەسەر خەڵکە وا بزانین ئێمە لە خەڵک باشترین یا ڕەبی خوایە خۆت ئاگاداری لە دڵەکان ئەزانی ئێمەیش گوناحمان هەیە تاوانمان هەیە ڕاستە ئەهلی مزگەوتین ڕاستە نوێژ و جەماعەتمان هەیە ڕاستە بەڕۆژوین ڕاستە شەو نوێژیەکەین و تەراویحەکەین بەس خوایە ئێمە خۆمان بە گوناحبار ئەزانین داواکارین لە تۆ لێمانی وەربگری عیبادەتەکانمان تاعاتەکانمان خوایە یا ڕەبی داوات لێ ئەەکەین لێت ئەپاڕێنەوە پێغەمبەرەکانت داوایان لێت کردووە کارەکانیان لێ وەربگری ئێمەش وەکو ئەوان داوات لێ ئەەکەین ئەڵێن ربنا تقبل منا إنك أنت السميع العليم خوایە لێمان وەربگری خوایە تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ وەربگری خوایە لێمان خۆش ببی یا ڕەبی خوایە هیدایەتی گەنجەکانمان بدەی هیدایەتی ماڵ و مناڵمان بدەی رحم بە مردوەکانمان بکەین رحم بە باو باپیرانمان بکەی یا ڕەبی خوایە رحم بە پیاوە پیر و بەکەوتۆکانمان بکەی رحم بە گەنجەکانمان بکەی یا ڕەبی زولفێکیان بەسەرا بێنی دڵیان بەخۆیان خۆش بێ بەرهەمێکی زیاتر بە ملەتەکەیان بدەن یا رب العالمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت قات و قوڕی و ناخۆشی و گرانی لەسەر وڵاتمان لادەی خۆشی و هەرزانی بەرقەرارکەی لە وڵاتمانە دستي استمكاران وظالمان لم ولا تبدور بقري يا رب العالمين آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.